ئامانجی درێژخان بۆ بەدەستهێنان و بۆ لە دەست نەدان ئازیزان ئامانجی درێژخان بۆ بەدەستهێنان و بۆ لە دەست نەدان بۆچی؟ یەکەم ئەبێ هەوڵبەی کاریگەری بەدەستبێنی بۆ ئەوی مرۆڤێکی سەرکەوتوو بی بۆی بەختەوەر بی ئەبێ کاریگەری بەدەستبێنی واتە تۆ کاریگەر بیت لە کۆمەلگاکەت لە دەوروبەرەکەت لە پیشەکەت لە ژیانتا کاریگەری بەدەست بهێنیت هەندێک کەس بۆ بەدەستهێنانی کاریگەریە کە محاولە ئەکا بچێتە سەر کورسی دەسەڵات باشە هەندێک کەس بۆ بەدەستهێنانی کاریگەریە کە ئێوە بڕوانامە بەدەست بێنێ هەندێک کەس بۆ بەدەستهێنانی کاریگەریە کە ئێوە پارە بەدەست بێنێ بەڵام ئەبێ وریابی شتیتر لە دەست نەی بۆ نمونە خۆت نابێ مرۆڤ خۆی لە دەست بات ئەوانەی کاتێکە لە پێناوی بەدەستهێنانی دەسەڵاتە لە پێنانی بەدەستهێنانی پۆستێکە خۆیان لە دەستێن هیچیان نەکردو بە هیچ تەنها لە بەرچاوی خەڵک گۆڕاون ئەجینە هەر لە واقعە هەر مرۆڤە فاشیلەکەم کاتێک کە تۆ ئامادەی لە پێناوی بەدەستهێنانی پارە خۆت بدۆڕێنی کەواتە تۆ هیچت نەکردو بە هیچ ئەبی بە دەوڵەمەند بەڵام خۆ بەختەوەر نابیت خۆ ئاسوودە نابیت خۆ تۆ نابی بە مرۆڤێکی ڕاستەقینەی سەرکەوتوو تۆ ئەبی بە کەسێک کە ئامانجێکت بەدەستهێناوە بەڵام نەبووی بە مرۆڤە سەرکەوتووەکە مرۆڤە سەرکەوتووەکە خاوەنی بەهای باڵایە لەگەڵ قیەم و بەهاکانە بۆ نمونە دەوڵەمەند بوون شتێکی باشە بەڵام ئەگەر خۆتت دۆڕاند ئەیتر تۆ وەکو ئەڵێ تۆ دنیات بۆچی ئەگەر خۆت بدۆڕێنی کەواتە پەیوەستبوون بەوەی خۆت نەدۆڕێنی سەرکەوتن و بەختەوەری حەقیقیە ئەگەر نا تۆ لە پێناوی بەدەستهێنانی بڕوانامە بڕۆی هەر واستە و ماستا و گزی و فروفێڵ بکەی لە پێناوی پارە بڕۆی هەر غەش و فروفێڵ بکەی لە پێناوی چوونە سەر دەسەڵات هەر بڕۆی غەش و فروفێڵ و خەڵەتاندنی کۆمەلگا ئەوانە تۆ دوجار ئەم ئامانجانە بەدەستێنی بەڵام بەدەستهێنانی ئامانجەکان سەرکەوتنە لە ئامانجەکانە وا ناکا مرۆڤەکە سەرکەوتوو بێت وا ئەکات تەنها لە ئامانجێکە سەرکەوتوو بێت کەواتە سەرکەوتن تەنها لە بەدیهێنانی ئامانجێک لەلایەنێکی ژیانە پێی ناوترێ سەرکەوتن بەڵکو پێوتێ بەدەستهێنانی یەک ئامانج بەڵام ئەگەر لە کۆی گشتی سەرکەوتن چییە واتە بەدەستهێنانەکان کە مەرج نییە وەکوتم بەدەستهێنانەکان بەختەوەریش بێ کەواتە تۆ ئەبێ بەردەوام هەوڵ بی سەرکەوتوبی بۆی ئاسانتر ڕێگەی بەختەوەری بگریتە بەر وەکوتم کەسێک کە ئازادە ڕێگەی بەختەوەری بۆ ئاسانترە وەک لەوەی کەسێ لە زیندانە کەسێک کە پارەی هەیە ڕێگەی بەختەوەری ئاسانترە بۆ ئەو وەک لەوەی کە قەرزارە کەسێک کە تەندروستی باشە ڕێگەی بەختەوەری بۆ ئاسانترە وەک لەوەی کە نەخۆشە کەواتە بۆیە ئەمانەوێ سەرکەوتوو بین بۆی ڕێگای بەختەوەریمان ئاسان بێت ئەگەر نا مەرج نییە تۆ ئەتوانی بگی بە دەسەڵات بە پارە بە بڕوانامە بەڵام مرۆڤێکی بەختەوەریش نەبیت و ئەکرێ یەکێک لەمانەش بەدەست بێنیت و لە ئەسڵی شا سەرکەوتوو نەبیت چونکە وەکوتم تۆ کاتێک خۆت بدۆڕێنی ئیتر بەدەستهێنان هیچ قیمەتێکی نامێنێ ئێستاکە هەندێک بیر لەوە ئەکەنەوە کەواتە من قەیدوبەندێک هەیە بۆ سەرکەوتن و بەختەوەری بەڵام ئەمێ پێتان بڵێم بەختەوەری هێندە شتێکی قوڵە هێندە قوڵە لە ناخی مرۆڤە هەموو مرۆڤێک ئەتوانێت بەختەوەر بێت هەموو مرۆڤێک بەهۆی بەختەوەریەکەیەوە جارێکی تر ئەتوانێت سەرکەوتوو بێت چکە هاوکێشەیەکی پێچەوانەیە بەختەوەرەکان ئاسان سەرکەوتووە بن سەرکەوتوەکان ئاسان بەختەوەرە بن کەواتە بە هەوڵی هەردووکیان بین بەڵام ئەبێ بە کۆمەڵێ قەید بێ ئەم قەیدانە چین ئەو قەیدانە بەهای باڵان ئەخلاقیاتی بەرزن ئێمە ئەمانەوێ سەرکەوتوو بین و بەختەوەر بین بەبێ لە دەستدانی بەها باڵاکانمان بەبێ بەدەستهێنانی فەضائیل مەسەلەن بەبێ ئەوەی کە ببین بە مرۆڤێکی بێوەفا بەبێ ئەوەی ببین بە مرۆڤێکی درۆزن فێڵباز فروفێڵچی خەڵەتێنەر بەرژەوەندی خواز چونکە کە تۆ واد لێ هات جارێکی کە بەتاڵە بێتەوە یعنی هیچ کاتێک مرۆڤێکی فروفێڵچی درۆزن سەرکەوتوو نییە دوایی تەنانەت ئەوەشی کە هەوڵە یا بچێتە سەر دەسەڵات دوایی مێژوو
مێژوو هەر کەسێک هەیە بینوسێتەوە ڕاستیەکە بڵێ کە فڵان سەرکردە، فڵان پاشا، فڵان ئیمپراتۆر کەسێکی ئاوا بوو، ئەچی ئەی خوێنیتەوە دنیای بەدەست بوو و کەچی خۆی لە دەستیاوە. کەواتە بابەتێکی حەساس و گرنگ کە پێویستە بەردەوام لە خەیاڵمان نابێت. بەدەستهێنانی کاریگەری بەڕێزان ئەتەوێ سەرکەوتوو بەختەوەربی ئەبێ هەوڵبەی کاریگەری بەدەستبێنی. بوونی پارە و عیلم و بڕوانامە و ئەمانە هەمووی کاریگەری بۆ تۆ زیاتر ئەکا کە ئەم شەو باز لەوە ئەەکەم چی ئەم کاریگەری ئەگات ئەگەینەتە لووتکە کە هەندێک کەس لە بیری ئەکات، هەندێک کەس نایزانێت. درەختەکەت بچێنە مووقیفێک بێنە پێشچاوی خۆت کە چییە؟ کە خەریکە دنیا کۆتاییەت، نەمامێکت بەدەستەوەیە. باشە پێغەمبەری خوا محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ کە قیامەت هەزانی قیامەت درەختەکەت بچێنە. ئازیزان ئەمە گرنگترین دەرسە بۆ مرۆڤەکان. تەماشاکە لە هەر تەمەنێکای هەیت ئەمڕۆ دەست پێ بکە، لە هەر تەمەنێکا هەیت. ئێستا هەیە 70 ساڵە ئازیزان، ئەکرێ بە 4-5 ساڵ ئەگەر خۆشی مرد نەوەکانی بەختەوەر بن. دەخۆ هیوا هەیە هەر بەگەنجێتی هەتا ئەو دەقەی ئەمرێ هەوڵەیە لە پێناوی ئەوەی مناڵەکانی سبەی محتاجی خەڵک نەبن، لە پێناوی ئەوەی مناڵەکانی بە زەلیلی نەژی. باشە تۆ کە تەمەنە 70 ساڵە خی گەورە 5-6 ساڵی عمری پیاوی ئەکرێ لێرە تۆ گۆڕانکاریە دروستکەی. ئەگەر تۆ دابنیشی بڵی چاوەڕێی مەرگم، تۆ دۆڕاوی، تۆ فاشلی، تۆ بەختەوەری و سەرکەوتنت ون کردووە. بەڵام ئەگەر تا 70 ساڵی بە خراپی ژیاوی، بە فاشلی ژیاوی، بە بەدبەختی ژیاوی، خۆ کەس پێی نەوتووی کە لەم لەحظە ئەمریت. نازانی لەوە ئەچێ تەمەنە بگاتە 80 ساڵ، 90 ساڵ، 100 ساڵ. 10 ساڵ و 20 ساڵ زۆر زۆرە. باوەڕکە ئێستش مرۆڤێک لە تەمەنی 70 ساڵیە بە لە 80 ساڵیە بە پیریش یەک تۆز بیرکردنەوەکانی باشکە، ئەتوانێت ژیانی نەوەکانی ئایندە باشکە، ئەتوانێت ژیانی دەوروبەرەکەی باشکە، ئەتوانێت بەلایەنی کەمەوە ژیانی خۆی باشکە. کەواتە هیچ کات درەنگ نییە هەمیشە ئەوەت لەبیر بێ تۆ لە بازنەی بەرپرسیارەتیایت لەلایەک لە هەر تەمەنێکا هەیت، لە هەر تەمەنێکا هەیت تۆ لە بازنەی بەرپرسیارەتیایت. ئێستا ئەرکی سەرشانی من چییە بیکەم؟ ئەرکی سەرشانی منەوەی ئەم درەختە بچێنم. خۆ ئەزانم قیامەتیە، بەڵام من ئەرکی خۆم جێبەجێکەم. مرۆڤی سەرکەوتوو ئەو کەسەیە کە ئەرکەکانی خۆی جێبەجێ ئەکات، تەسلیم نابێت. و هەروەها سنووری زەمن بەڕێزان مەرگ کۆتایی نییە. هەموو پێغەمبەران هاتوون پێمان بڵێن مرۆڤەکان گەورە بیرکەنەوە، مردن کۆتایی ڕێگاکە نییە. هێشتا سەرەتایە ڕێگایەکی زۆر ترماوە، شتی زۆر گەورەتر ماوە، شتی زۆر بە قیمەتتر ماوە. ڕۆژێک ئەزانی کە فازە فەوزەن عەظیمە یعنی چی؟ کەواتە کاتێک کە تۆ زانیت هەمیشە لە دایرەی تەکلیفای لە هەر تەمەن و لە هەر قۆناغەکە و سنووری زەمن تەنها ئێستا و بەیانی و دوو بەیانی و ئەم دنیاش نییە، کەواتە هەر ئەمرۆ بە گەورەی بیرەکەیتەوە و بە گەورەی ئەژیت و بە گەورەی ڕەفتارەکەیت.